سڵاوتان لێبێت هەموو کاتێکتان باش. من دکتۆر یادداشت ساڵحم، پزیشکی پایاوەڵی هێناوی. وەک ئاگادارن فترەیەکە پەتایەکی نەگریس بڵاو بۆتۆ لە کۆمەڵگەکەمانە، ئیش پەتای کۆلێرایە. بۆ ئەوەی کە هەمومان سەلامەت بینەوە، خۆتان و ماڵەکانتان و دەوروبەرتان سەلامەت بن، پێویستە چەند ڕێنماییەک پێڕۆ بکەین و هەمومان ئاگادار بین لەوەی کە ئەم پەتایە چییە، چۆن ئەگوازرێتەوە، چۆنمان خۆمانی لێپارێزین. بەڕێزانم، پەتایەکی بەکتریایە پێوترێت ڤیبرۆ کۆلێرا. کاتێک نەخۆشەکە تووشی بە پەلاماری سیستەمی هەر سۆری خۆڵەکانیەدا بۆ تووشی چوونێکی زۆریەکە. و گرفتەکەەوە کە لە مودەی کەما کانزا و ڤیتامین و شلێمەنێکی زۆر لە لەشە ڕاتە دەرەوە، تقریباً بۆ 250 میل ئاو لە جسمانە ڕاتە دەرەوە. لەبەرەوە ئاڕازین بۆی کە بە شێوەیەکی دژوار و سەخت لەشمان تووشی بشوونەوە بێ و گوچیلەکانمان زیانی پێ بگە. ئەوخوا نەخواست ئاگا زوو نەکەینە نەخۆشخانە و چارەسەری خۆمان نەکەین، احتیمالە مەترسی لەسەر ژیانمان بە شێوەیەکی شەدید دروست بێت. بەکتریاکە لە ڕێگەی خواردن و خواردنەوەی پیسەوە گوازرێت، واتە لە شوێنەکە ژینگەیەکی پیسە بێ، خۆراکێکی پیسە بێ، ئاوێکی پیسە بێت و ئاڕازی بەوەی کە کاتێک لەم ئاوا خۆیت و لەم خواردنەوە خۆیتەوانێ تووشی پەتای کۆلێرابی. کەواتە ئەمە گرنگە بزانین کاتێک شتێکە خۆین یا شتێکە خۆینەوانێ دڵنیام لێکەوەی ئێمە خۆین پاکشەوەی بە دوور بین لەم فترەیە لەو بەکتریا نەگریسە. ڕێگەکانی گواستنەوەی بریتێ لە شلەمەنی و خۆراک و خواردنەوە. کەواتە کۆمەڵە ڕێکار هەیە، کۆمەڵە ڕێنمایی هەیە کە دەکرێت ئێمە بیگرینە بەر بۆی بە دوور بین لە پەتای کۆلێرا. یەک، پێشەوەی نان بخۆن یاخود شتێک بخۆن، گرنگە دەستمان بۆ ماوەی 20 چرکە بە ئاو سابوون بشوێن. هەتکەمە دەیە کە باوکان وایە هاوکاری مناڵەکانیان بکەن و فێریان بکەن بە تایبەتی لەم فترەیە ئەمە زیاتر چڕ بکەنەوە. خۆگەر بۆ نمونە لە شوێنەکە بوون ئاو سابوونیان دەست نەکەوە، ئەتوانن جێڵێک کحۆل بکڕن، ئەوانەی کە کحۆلەکان لە 160 جێڵێکی بچووکە لە بازار لە دەرمانخانەکان هەیە، توان بیکڕون بیکەنە ناو جانتای خوێندکارەکانتانەوە بۆ ئەوەی لە کاتێکە دەستیان پیسە بێ ئاو سابوونیان دەست ناکەوێت بەم جێڵە خۆیان تاقیم بکەن. دوو، هەوڵ بدەن مناڵەکانتان خۆتان دەوروبەرتان لەم فترەیە لە دەرەوە نان مەخۆن، تا ئەتوانن لە چێشتخانەکانە نان مەخۆن، سەوزە میوە مەخۆن، زۆربەی ژەمە خۆراکانتان با لە ماڵەوە بێت. و کاتێکش لە ماڵەوە نانەخۆن هەوڵ بنەوە ئەوەی کە خۆراکی پێ دروستەکەن یاخود بە ئاوێک بێت کە کەپز بێ سەددا پۆشابێتە ئاوی دووبارە تێکراوە بەکارهێناوە بەکارمێنن، واتە بەڕێزت با یەکەم کەس بیکە ئاوەکە هەڵا بسرێت، یاخود ئاوی فلتەر بەکاربێنن، یاخود ئەگەرەوەشتان دەست نەکە و هەر ئاوی بەلوعە بوو ئاساییە، بەڵام ئاوی بەلوعەکە بە مەرجێک بۆ ماوەی دەقەیەک بیکوڵێنن. ئەو کاتە قاپی پێ بشۆن، ئەتوانن دانی پێ بشۆن، ئەتوان خۆراکی پێ دروستکەن بۆی دوورکەونەوە لە مەترسی تووشبوون بە پەتای کۆلێرا. سێ، هاوکار بن خۆتان و ڕێگری بکەن مناڵەکانتان ئەم فترەیە بچنە چەم و گۆم و مەلەوانگەکانەوە مەلە بکەن. بۆ شێ دەکرێت کەسێک کە دووژبی کۆلێرایە بچێتە مەلەوانگەیەک و مەلە بکە لە یەکێک لە دەرچەکانی سەرەوە چ خوارەوە چەند لۆپێک تێکەڵ بە ئاوەکە بێت، لێی دەربچێت وە ئاوەکە تووشی پەتای کۆلێرا بێت و بەکتریاکە بەڵا بێت و کەسێکی کە هەڵگری یاخود تووشبی پەتای کۆلێرانیە دەکرێت کومێک لەو ئاوە بخواتەوە یاخە بچێت لە چاویان و تووشی پەتاکە بێت. کاتە زۆر گرنگە لەم فترە ئێمە چەندی بتوانین مەلە نەکەین و سەردانی مەلەوانگەکان نەکەین. سێ، کاتێک ئێمە تووشی سکسوون نەبین و چوونەکان بە ڕێژەیەکی زۆرە و وەکو ئاو وایە ڕەنگەکەی بۆنی ماسی لێیە، خەریکە دڵمان تێکەڵی ئازاری ناوسکمان هەیە، زۆر گرنگە ئێمە بتوانین چەندێک لێمان ڕات ئەوەندە لەسەرەوە قەربوو بکەینەوەوانێ بە خواردنەوەی شلەمەنی، میوەکان و خۆراک. ئەگەر ئەممان دەست نەکەوت لە دەرماخانەکانە گیراوەیەکی بێتێ ORS، ئەم گیراوەیەکی پزیشکیە، قەرەبی ئەو مادە ڤیتامین و کانزایمان بۆ کات و کێمە لە ڕێگەی سچونەوە لێمانە سێمە بەستیەوەی کە گورچیلەکانمان پارێزراوە بێت لە وشوبوونەوە و سزبوون. ئەم گیراوەیە توانی بخەیتە لیترێک ئاوە وها جارێکسکە دەچێت پەرداخێک لە ماتوانی بخۆیتەوانێ، بەڵام گرنگە لە ماوەی 24 کاتژێرە تەواویکی. خۆگەر ئەم گیراوە دەست نەکەوت نەتوانین دەستت کەوێت توانی خۆت لە ماڵەوە دروستێکی چۆن دروستێکی توانی نیو کۆچکی چا شەکر بێنیت، نیو کۆچکی عەفو خوێ بێنیت لەگەڵ 6 کۆچکی چا شەکر گیراوێکی لە دروستکەی بخێتە ناو لیترێک ئاوی کۆڵهاتەوە هەر جارێسکە و پەرداخی لە خۆیتەوە. لە کاتێکا سکسوونەکە زیاد لە ڕادە بەدەرە هەستەکەی گوری دەورەخەی کە شەکە دەبی میسکردنت کەمە بێتوانێت زۆر گرنگە پێێنی بە نەخۆشخانەوە بکەیت بۆی لە ڕێگەی پزیشکی تایبەتمەندەوە چارەسەری پێویست وەرگرت. هیوادارم بەڕێستانەوە و منداڵەکانتان و دەوروبەرتان و دوجاریش کۆمەڵەکەمان ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن بەوەستیەوەی هەمومان بە دۆخێکی تەندروستی باشەوە نەجاتمان بێت لەم پەتانە گریزێکی سەبڵاوەتەوە. سەرکەوتوو بوون و تەندروست بن.